ئەم کۆپلە دەربارەی تاوان و سزایە. نزیکەی 1500 یاسای هەیە لە سوید. هەموو کەس لە وڵاتەکە دەبێت یاساکان ڕەها بکات. پەرلەمانی سوید بڕیار لەسەر یاساکان دەدا. ئەرچی پۆلیسە کە خۆی تێوەردا ئەگەر کەسێک سەرپێچی بکات لە یاسا. بەڵام پۆلیسەکان بڕیار نادەن ئەگەر کەسێک سەرپێچی کردن لە یاسا بکات. پارێزەری گشتی پێکەوە لەگەڵ پۆلیسەکان کار دەکات. ئەوە پارێزەری گشتیە کە بڕیار دەدات ئەگەر لێکۆڵینەوە لەسەر ئەوە بکرێت کە ئەگەر کەسێک یاسا شکاندنی کردووە. دواتر ئەوە کاری دادگایە کە لێ بکۆڵێتەوە بزانێت بەڵگە بە ئەندازی پێویست هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە گومان لێکراوە تاوانبار بکرێت بەڕاستی تاوانەکەی کردووە یاخود نا. وەرە دۆخێکی وا بیبەستنەوە بە سزایەکەوە. دادگا دەبێت بێلایەن و دادوەرانە بێ. دادگا نابێ لایەنی کەس بگرێت و هەمیشە ئەبێ بپی کتێبی یاسا کار بکە. دادگا ناچارە ئەوە بکات. نە پەرلەمانی سوید و نە حکوومەت بۆیان هەیە خۆیان تێکەڵاوی بڕیاردانی دادگا بکەن. هەروەها ئەوە لە یاسادا نووسراوە. ئایا تۆ چی دەکەیت ئەگەر دووچاری تاوانێک بوویت؟ ئەگەر کەسێک شتێکی لە تۆ دزیوە یان دروی دەربارەی تۆ بڵاو کردوتۆ لەسەر ئینتەرنێت، یان ئەگەر تۆ دووچاری لێیان یان دەستدرێژیکردن بوویت، ئەو کات تۆ ئەبێت لای پۆلیس شکات بکەیت. ئەگەر دەڕۆیت بۆ خوێندنگە دەتوانیت یارمەتی وەرگریت بۆ شکایەتکردنی تاوانەکە لەلایەن کەسێکی گەورەساڵ لە خوێندنگە. کاری پۆلیس یارمەتیدان و پاراستنی خەڵکە. پۆلیس هەن کە بەتایبەتی زیرەکەن بۆ قسەکردن لەگەڵ منداڵ کە دووچاری تاوان بوون. ئەگەر تۆ ئەزانێت کە کەسێکی دیکە دووچاری تاوان بووە، ئەوە هەروەها گرنگە کە تۆ ئەوە ڕاپۆرت بکەیت. ئایا دواتر چی ڕوودەدات؟ ئەو کاتە پۆلیس لێکۆڵیندە دەکەن بۆ ئەوەی ڕووداوەکە ڕوون بێتەوە. جاروبار ئەوە دەبێتە هۆی دادگایکردنی کەسێک واتە کەسێکی گومان لێکراو بۆ تاوانەکە. ئەو کاتە دادگایی دەکرێت لە دادگایەک. تۆ قوربانی تاوان مافی وەرگرتنی یارمەتیت هەیە لە کەسێک کە بۆ تشی دەکاتەوە کە چی ڕوودەدات لە ماوەی ئەو کاتە. کەسێکی وەها پێی دەگوترێت پارێزەری خاوەن کێشە، ناوێکی ئاڵۆز. بەڵام گرنگترین شت ئەوەیە کە بزانیت کە تۆ پێویست ناکات پارە بدەیت بۆ هیچ شتێک. تۆ هەروەها مافی وەرگرتنی وەرجێریت هەیە ئەگەر بەباشی سویدی حاڵی نەبیت. تۆ لەوانەیە بارودۆخە خراپ بێت ئەگەر دووچاری تاوان بوو بیت، یان ئەگەر کەسێکی دیکەت بینیەوە کە دووچاری تاوان بووە. ئەو کاتە شتێکی باشە کە بزانیت کە کەس هەیە بتوانین لەگەڵی قسە بکەیت. بۆ نمونە تۆ دەتوانین تەلەفۆن بۆ بەشی قوربانیانی تاوان بکەیت. یارمەتی ئەوان بە خۆڕاییە و ئەو کەسێک کە لەگەڵی قسە دەکەیت بۆ کەس باز ناکات ئەوەی کە باسی دەکەن. ژمارەی تەلەفۆن کێشکی قوربانیانی تاوان ئەمەیە 0200 21 20 19. ماڵپەرێکی باشیش هەیە کە دەتوانێت یارمەتی و بدات بەم ناونیشانە. ئەو ماڵپەرە بە تایبەتی بۆ تۆ دروستکراوە، منداڵ بیت یاخود لاو، بە زۆر زمانی جیاواز زانیاری تایە. ئەگەر بۆ خۆ تاوانەکە کردووە، ئەو کاتە چی ڕۆیە؟ ئەگەر تۆ تەمەنت لەژێر 15 ساڵە، پۆلیس دەتوانێت تاوانەکە لێ بکۆڵێتەوە. بەڵام خزمەتگوزاری کۆمەڵایەتی دەبێتە بەرپرسی پەروەندەکە.
خزمەتگوزاری کۆمەڵایەتی یان سوز کە بەناوە لای زۆر خەڵک هەیە لە تەواوی وڵاتەکە ئەوانەی کە لەوێ کار دەکەن یارمەتی بۆ نمونە لاوانی تاوانبار دەدەن. ئەگەر تۆ تەمەنە لەسەرەوەی 15 ساڵ بێت و تاوانێکە کردووە ئەکرێت لە دادگا حکوم بدرێت. تۆ لەوانەیە حکوم بدرێت بۆ چاودێری لاوان یان سزاکە لەوانەیە ئەوە بێت کە سەرپەرشتەکە دەبێت خەرمانە بدات واتە پارە بۆ ئەو کەسی کە دووچاری تاوانەکە بووە. ئەوە زۆر نائاساییە کە لە زیندان بکەویت ئەگەر تەمەنت لەسەرەوەی 18 ساڵ نەبێت. ئەوە تەنیا لە کاتێک تاوانی زەبر ئامێزی گەورەت کردووە ڕوودەدات. یاساکان بۆ ئەوەن کە کۆمەڵگە تا دەکرێت بە باشی کار بکە و هەمیشە یاساگەلی تازە دەنووسن. ئەوە هەندێ نمونن. ساڵی 1970 یاسایەک هات کە لێدانی منداڵی لەلایەن دایک و باوکیان قەدەغە کرد. ساڵی 1982 یاسایەک هات کە تێکدانی جنسی کچان قەدەغە دەکات هەرچەند ڕەزامەندی ئەو دەستێ وەردانە نەشتەرگەریە هەبێت یاخودنا. ساڵی 2008 سیغارکێشان لە نێو ماڵ لە هەموو قاوەخانەکان و ڕێستۆرانتەکان قەدەغە کرا. هەمان ساڵ لە یاسادا نووسرا کە هەموو کەس لە ژێر تەمەنی 15 ساڵ دەبێت کڵاوی پارێزەری لەسەر بکات. هەتا ساڵی 2009 شوکردن بە کەسێک لە هەمان جنس قەدەغە بوو. ئەمڕۆ بۆت هەیە هەر کەسێک کە دەتەوێت شوو بکەیت بۆ مەرجەی کە هەردووکتان تەمەنتان لەسەرەوەی 18 ساڵ بێت. دادوەرێتی سویدی بە نزیکەی ئەم شێوە کار دەکات. یاسا پێویستە بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا بۆ ئەوەی مرۆڤ هەست بە دڵنیایی بکە. بێگومان یاساکان بۆ هەموو کەسن و هەموو کەس دەبێت بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ بکرێت لە بەرامبەر یاسا. گرنگ نییە تۆ چیت. ئەوەیش هەروەها لە یاسا نووسراوە.